ئازیزانم کاتۆ هەموو کاتێکی ژیانتان باش خۆشەویستان بە پێشکەشکردنی بابەتێک کاتینەوە خزمەتان لەژێر ناوی قەرەباغ برینێکی هەوکردوو لە نووسینی فەرید دڵشاد. هاوڕێمان بن. چەند ڕۆژێک لەمەوبەر وەزارەتی بەرگری ئازەربایجان ئۆپراسیۆنێکی لەژێر ناوی دژە تێرۆر بۆ سەر ئەو ناوچەیەی ناگۆڕنۆ قەرەباغ دەست پێ کرد کە لەژێر کۆنتڕۆڵی سوپای ئەرمێنیادایە. بیانوەکەشی ئەوە بوو کە سوپای ئەرمەنیا ژمارەیەک پێگەی سەربازی ئازەربایجانی تۆباران کردووە. دوای ڕۆژێک لە ئۆپراسیۆنەکە ئازەربایجان کۆنتڕۆڵکردنی زیاتر لە 90% پێگە سەربازیەکانی ئەرمەنیا لە ناگۆڕنۆ قەرەباغ ڕاگەاند. ئاشکرای کرد گروپە چەکدارە ئەرمەنیا جوداخوازەکان لە ناگۆڕنۆ قەرەباغ بە چەکدانان ڕازی بوون. دۆخێکی سەخت بۆ دانیشتووان. دانیشتوانی ناگۆڕنۆ قەرەباغ دوای هێرشەکە لە دۆخێکی سەختدان ترسیان لە ئەنجامدانی کۆمەڵکوژی لەلایەن سوپای ئازەربایجانەوە هەیە. جگەلەوە قەیرانێکی سەختی گاز، نەوت و بنزین لە هەرێمەکە هەیە و بەشی زۆری تۆڕەکانی تەلەفۆنیش لە کار کۆتوون. ئەوەش لە کاتێکدایە ماوەی نزیکەی ساڵێکە ئازەربایجان ڕێڕەوی لە چین کە هەرێمی ناگۆڕنۆ قەرەباغی بە ئەرمەنیا دەبەستەوە داخست و دانیشتوانی هەرێمەکەی لە تاکە ڕێگەی گەیاندنی خواردن و پێداویستەکان بێبەش کرد. بەڵام بە مەبەستی هاوکاری مرۆیی بە ناوچەکە باکوو بڕیاریدا ڕێگەکە بە شێوەی کاتی بکرێتەوە و داخستنی ئەو ڕێگەیەشی بۆ ڕێگریکردن لە بە قاچاقبردنی چەک بۆ گروپەکانی سەر بە ئەرمەنیا گەڕاندەوە. دانوستانی نێوان ئازەربایجان و گروپە چەکدارە ئەرمەنیە جوداخوازەکان دەستی پێکردووە بۆ ڕاگررتنی شەڕ. ئازەربایجان داوای داماڵینی چەکی ئەو گروپانە لە کاندنی هەرێمەکەیە با خاکی ئازەربایجانەوە دەکات. ئەوانیش دەڵێن تاوتوێ دەکەین دەبێت گەرانتیکردنی ماف و ئاسایشی ئەرمەنیەکانی ناوچەکە بکرێت. لە بەرامبەردا لە نیکۆل پاشینیان سەرۆکوەزیرانی ئەرمێنیا ڕایگەاندووە وڵاتەکەی بەشداری لە داڕشتنی ڕێکەوتنی ئاگربەستی نێوان جوداخوازەکانی ناگۆڕنۆ قەرەباغ و ئازەربایجان نەکردووە. ئەرمێنیا قەرەباغ بەهی خۆی دەزانێت. ناگۆڕنۆ قەرەباغ دەکەوێتە نێو سنووری ئازەربایجان و بە سوپای ئەو وڵاتە دۆر دراوە. تەنیا ڕێگەیەکی بەرتەسکی شاخاوی هەیە بە ناوی ڕێڕەوی لاچین کە هەرێمەکە بە ئەرمێنیا دەبەستێتەوە. ئازەربایجان بانگەشەی خاوەنداریەتی دەکات و ئەرمێنیاش هەرێمەکە بە بەشێکی خۆی دادەنێت. هەرێمەکە لەلایەن کۆمەڵگەی نێودەوڵەتیەوە بە بەشێک لە خاکی ئازەربایجان ناسراوە، بەڵام بە پشتگیری ئەرمەنیا لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا سربەخۆ بووە. سروشتی ناگۆڕنۆ قەرەباغ. ناگۆڕنۆ قەرەباغ وشەیەکی ڕووسیە بە مانای چیای ڕەشەباغ دێت. هەرێمەکە جوگرافیایەکی شاخاوی هەیە. لە ڕووی ئابووریەوە هەژارە بە پلەی یەکەم پشت بە کشت و کاڵ دەبەستێت. زۆرینەی دانیشتوانەکەی لە دروستکردنی خۆراک و پیشەسازیە بچووکەکاندا کار دەکەن. لە هەرێمەکەدا شوانکاری و چاندنی دانەوێڵە و لۆکە و توتن سەرەکیترین کاری دانیشتوانن. ژمارەی دانیشتوانی هەرێمەکان نزیکەی 150,000 کەسن. 95% دانیشتوان ئەرمەنن و 5% تریش لە نەتەوە جیاوازەکانن. ڕووبەری هەرێمەکە 4400 کیلۆمەتر چوارگۆشەیە. سربەخۆیی هەرێمی قەرەباغ. ئازەربایجان و ئەرمێنیا سەربەیەکێتی سۆڤیەت بوون. لە دوای هەڵوشانەوەی یەکێتی سۆڤیەت لە ساڵی 1991 بوون بە دوو دەوڵەتی سربەخۆ. هەرەو کاتە ئەرمەنەکانی ناگۆڕنۆ قەرەباغ بە هاوکاری ڕووسیا و ئەرمێنیا سربەخۆیی هەرێمەکەیان ڕاگەاند. بەڵام بڕیاردان لە سربەخۆیی هەرێمەکە بۆ ساڵی 1988 دەگەڕێتەوە کە ئەرمەنەکان لە ڕاپرسیەکدا دەنگیان بە سربەخۆیی هەرێمەکەدا. ئازەربایجان دژی ڕاگەیاندنی سربەخۆیەکە وەستایەوە بە یاغیبوون و جیابوونەوەی ناوبرد. ئەرمێنیا ئەو هەنگاوەی پێخۆش بوو و پشتگیری کرد چەک و پارەی بۆ ناردن. ئازەربایجان ئەو هەنگاوەی ئەرمەنیای بە هەڵگیرساندنی جەنگ ناوبرد بۆیە زۆری نەبرد جەنگ لە نێوان هەردوولادا هەڵگیرسا. لە ساڵی 2006دا ئەرمەنەکانی قەرەباغ دەستورێکیان داڕشت و هەرێمەکەیان وەکو کۆمارێکی سربەخۆ ناساند و دامەزراوە تەشریعی و تەنفیزی و قەزاییەکانیانی
قەزاییەکانی هەرێمەکە بە هاوکاری ئەرمەنیا و رووسیا بنیاتنرا، بەڵام هیچ دەوڵەتێکی جیهان تەنانەت ئەرمەنیاش دانی بەسەر بەخۆی ئەو هەرێمەدا نەناوە. سەرهەڵدانی جەنگ و ئاشتی. جەنگ لە نێوان ئەرمەنیا و ئازەربایجان لە ساڵی 1992 تاوەکو ساڵی 1994 بەردەوام بوو، نزیکەی 30,000 قوربانی لێکەوتەوە. ئەو کات زیاتر لە 800,000 ئازەری هەرێمەکەیان چۆڵ کرد، لە بەرامبەردا نزیکەی 300,000 ئەرمەنی ناو ئازەربایجان بەرەو ناگۆڕنۆ قەرەباغ ئاوارە بوون. هەردوو وڵاتەکە گەیشتنە ڕێکەوتنی ئاشتی. جەنگەکە زیانی زۆری بە ئەرمەنیا گەیاند، بەڵام هەرێمەکە هەر دوور لە دەسەڵاتی ئازەربایجان مایەوە. جیا لەوەش سوپای ئەرمەنیا توانی 5 شاری دیکەی ڕۆژئاوای ئازەربایجان بگرێت، لە نێویاندا ڕێگەی لاچین کە بە جیهان دەیبەستێتەوە. ڕێکەوتنی ئاشتی کێشە ڕیشەیەکانی چارەسەر نەکرد. ئەوە بوو لە ساڵی 2016 جەنگێکی قورس جارێکی دیکە لە نێوان هەردوولادا بەرپا بوو. پاش کوژانی 110 کەس لە هەردوولا، ئەم جارەش کۆمەڵگەی نێودەوڵەتی فشاری کرد و جەنگەکەی ڕاگرت. بەڵام دانوستانەکانی نێوان هەردوو وڵات لە 2010دا شکستیان هێنا. لە ساڵی 2020دا سە لە نوێ زەنگی شەڕ لە نێوان ئەرمەنیا و ئازەربایجان لێدا و گەڕێکی تری پێکدادان و هەڵکشانی سەربازی لە هەرمی ناگۆڕنۆ قەرەباغ دەستی پێکردەوە. لەو جەنگەدا زیاتر لە 2700 هاوڵاتی ئەرمەنیا لە سەرباز و مەدەنی کوژان، لە بەرامبەردا زیاتر لە 2700 هاوڵاتی ئازەربایجانیش لە سەرباز و مەدەنی کوژان. دواتر ئاگربەست ڕاگەنرایەوە. لە ئۆپراسیۆنەکەی ساڵی 2023 کە لە چەند ڕۆژی ڕابردوودا ڕوویدا، کوژانی 200 کەس و برینداربوونی 400 کەسی دیکە لە هەردوولا لێکەوتەوە. لە ئێستادا داهاتووی قەرەباغ و 120,000 دانیشتووە ئەرمەنەکەی لە نادیاریدا ماوەتەوە. جەنگی قەرەباغ لە ڕووی ئابووریەوە. بەرژەوەندیە ئابووریەکان ڕۆڵی گەورەیان لە هەڵگیرسانەوەی گەڕێکی نوێ شەڕی نێوان ئەرمەنیا و ئازەربایجان هەیە. ئازەربایجان هەوڵی زۆر دەدات بۆ ئەوەی ئەرمەنیا سوود لە هیچ پرۆژەیەکی وەبەرهێنان لە ناوچەکە نەبینێت، بە تایبەتی ئەوەی پەیوەندی بە بۆریەکانی گواستنەوەی نەوت و گازەوە هەیە بۆ دەوڵەتانی ئوروپا. هەرچی ئەرمەنیا ئابڵۆقەیەکی ئابووری کاریگەری لەسرە، تورکیا و ئازەربایجان سنوورەکانیان بەڕوویدا داخستووە. بۆی ئەو سنوورانەی بەدەست یەریڤانەوە ماونەتەوە. سنوورێکی کورتن لە باشووردا لەگەڵ ئێران و لە باکووردا لەگەڵ جۆرجیایە. لەبەر ئەوەیە کە ئەرمەنیا و هەرێمی قەرەباغ ماوەی چەند ساڵێکە لە دۆخێکی ئابووری خراپدا دەژین، چونکە هیچ دەرەچەیەکی دەریاییان نییە و سنوورەکانیان لەسەر داخراوە. ئەوەشی جێگەی ئاماژەیە هیچ سەرچاوەیەکی سروشتی لە هەرێمی ناگۆڕنۆ قەرەباغدا نییە بۆ ئەوەی ئازەربایجان و ئەرمەنیا شەڕی لەسەر بکەن، بەڵام هەرێمەکە بایەخی ئستراتیژی بۆ هەردوو وڵات هەیە. بەڵێ ئازیزان و خۆشەویستانەوەی کا پێشکەشتان کرا بابەتێک بوو لە ژێر ناوی قەرەباغ، برینێکی هەڵکرد و هیوادارین بەدڵتان بوو بێت.